بابڕین بۆ لای بوونەوەی ئەمڕۆمان لە سەر حاڵەتی بەنزین نییە لە سەعات 12 شەوێکی شەوە خەڵک سەری گرتووە لە بەنزخانەی قەرەنجیر تا ئێستا ئەڵێن بەنزین نەماوە ماقوڵنی هەشتی بەیانی بەنزخانەی بکرێتەوە نوێی بەیانی نەمێنێت تێگەی هەشتی بەیانی بەنزخانەی بکرێتەوە نوێی بەیانی نەمێنێت تەنکەر لەسەر تەنکەرەچێتە ژوورەوە ئەڵێن بەنزین نییە و کەچی پڕێگەن خۆیان بە 450 ئەیکردن لەسێنی دێنە 800 دینار جەماعەتی ئەمەی کە خوا پێداوە هەر هەموویەتی بە خۆی بەنزین خۆی وەرەگرێت لە ژوورەکە حساب بۆ کەس ناکە و ئەمەش گردوبنەیەکمان کردووە لێرە ها وەڵامە بۆ بەنزینە 32,000 لتر بەنزینە نێرێ بۆ قەرەنجیر باشە بەنزین داوەتە 40 سیارەیە مەگەشتە سلێمان لەگا کە وەڵا بەنزین نەما ئاخر 32,000 لتر بەنزین بە 40 سیارە تەواو بێ بە 50 سیارە تەواو بێ بە 6 سیارە تەواو بێ ئەم حکومەتای خەریک دزی و حیزیە پارتی وێچێتی ئەیخوا و ئەو خەڵکە خوڕبەسەرش بەعجەکەی دەکاکە وەڵامیزە بۆشان خۆپشان دەرە ڕاستی ناوێ بۆ خۆپشان دەرکە قسەی کرد تی هەڵدەنەوەی لەلاو بڕایەوە ئەمانەوەی بەنزینمان بۆ وەرزانکەن و هیچی ترمان ناوێت نە سواڵیمانەوێ نە هاتوینە بۆ تەماتە و خەیار نە هیچ بەزاتوینە بەنزینمان دەن لەگەتان دەڵێ وەڵا لەسەر بەنزین لە هەرێمی کوردستان بە 900 دینارە لە ناوچە جەناگیان بە 450 20 کیلۆمەتر ڕۆژانە ئەبڕین بۆ قەرەنجیر لەوێش بەرمان ناکەوێ بە ناچاری هەموو ڕۆژێک 20 کیلۆمەترە بڕین لە هەموو خەڵکەکەم ئەم ئۆتۆمۆبیلەکانی بکوژێنەوە بە هیچ شێوێک ڕێن نەدەن هیچ سیارێک بڕات تا بەنزین تێتەوە دۆخی ئاسایی خۆی وەڵی تا ئیسا هیچ بەرپرسیان ناتۆ بەدەم داواکارەکانمان وەڵایەم هێزێکی زۆریان بڵاو پێ کردووە لەم ناوەیە و بۆ تۆقێنەری خەڵکەکەیە داوا لە خەڵکەکەم بێنە سەر جادە هەموو ڕۆژێک